خۆشەویستانی گەڕیان میدیا سڵاوتان لێبێ کاتی خۆی چۆن بە دوای گەوهرێک ئاگەڕێ ئەو گەوهرەمان دۆزیەوە کە ناوی ئاغای محەممەدی عەزیمزادەی و دەنگە خۆشە زوڵاڵە ئێمە پێی شاد بووین و خەڵک لە ڕێگەیەمەوە زۆر زۆر ئەتوانم بڵم لەو ئەو 3 ساڵە لێمان دابڕاوە دنیا بە دوای و دەنگای ئاگەڕێتەوە خۆشحاڵم ئەمڕۆ جارێک تر ئاغای عەزیمزادە گەورەی کردین بەخێبێت لەگەڵ سابە جوانەکەی ئەو گەورە و نەرمەندە خۆشەویستانەی شاری مەهاباتی سەربەرز و خۆشەویستەوە یاخوا بەخێر بێن شەڵا سبینە کاژمێر دوو لە گەڕامیدیا بەرنامێک تایبەت بۆ عەزیمزادەی خۆشەویست دەکەین کە گەورە و خۆشەویستمانە هەمومان بەیەکەوە چاوەڕێ بین ئێستاش هەر ئەگە بتوانێن عەزیمزادە ئەتۆم ناویەکە بەخوا لێرە بۆ بەدۆکەی عەزیمزادە مامۆستا زەحمەت کرد هزاران کەسی وەکومل عمری جوانی دابە و بادە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەوە دامێ دڵم تانگاوە کۆڵ شەیدەمی تۆ سرم جێژە لە جێژی پەرچەمی تۆ دڵم ژینە ژیاندا بێ بەمایە چێ و عیلاج نایێ بریندێ مەڵهەمی تۆ ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەوە لەژێر سایەی برۆکەدا حکومڕانی دەکات چاوت لە سایەی دوختی شمشێددا حاکم حکمی دەکای جڕە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەوە داوێ شۆخ و شانگە پێکەنێنی پڕ ئاهانگە بەدیتنی دڵم تانگە کۆنە دۆستە ئەو غادەنێگە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەوە داوێ بەکسێکم وێت ئیشکام لێتە وتی بەخوا خاڵێم شێتە ئەمن شێدنیم ئەتۆ کاسی باغەوانی خۆت ناناسی لیمۆی باغە کەلبژێ مێرە سەردەمێ بەمنی بەسپێرە تازە قسمەدەی هاتە ئێرە بۆ شوێنێکی دیمانێرە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمەدایە دەمە خۆش بێ ئەو گۆرانەی کە ئاغای عەزیمزادە لە هەموو کوردستانە پێی ناسراوە گۆرانێکی زۆر جوانە هۆنراوێکی جوان و بەسەراتێکی جوان سبێنی ئێمە و ئێوە لەگەڵ جەلال گۆڵەیی لە بەرنامەیەکی جوانی دیداری هونەرمەندان کاژمێر دوو لە گەڕامیدیا لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ گەڕیان چاوەڕێمان بن یاخوا بەخێر بن.